بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته ومن والاه. إيمان دارانی خۆشەویست، جارێکی تر لە بەرنامەی ڕەمەزانە گەڕاینەوە خزمەتی بەڕێستان. باسی لە حەڵقەی پێشووە دەستمان کرد بە باسکردنی فەزڵی ڕۆژوو. ئەمڕۆش ئینشاء الله هەرەو بابەتە تەواوەکەین بە ئیزنی خوای پەروەردگار. ڕۆژوو یەکێکی تر لە فەزڵەکانی ئەوەی ئەبێتە کەفارەتی گوناحەکانی ئینسان، تاوانەکانی ئینسان. لە حەدیث هاتووە حەدیثی حوذەیفە خوای لێ ڕازی بێت کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: فتنة الرجل في أهله وماله ونفسه وولده وجاره يكفرها الصيام والصلاة والصدقة والأمر بالمعروف والنهي عن المنكر. إمام بخاري وإمام مسلم أيجرنوا. فەرمووی تاقیکردنەوەی ئینسان لە ماڵیا، لە کەسوکاریا، لە نەفسیا، لە کوڕ و ئەولادیا، لە دراوسێکەیە، لە هەموو دەوروبەریا، ڕۆژوو، نوێژ، سەدەقە، ئەمر بە چاکە، نەهی لە خراپە ئەبێتە هۆی کەفارەتی ئەو فیتنانە، ئەو بەڵایانە. یعنی مەقسەد حەدیثەکە ئەوەیە کە ئینسان خوای تەعالا تاقی ئەکاتەوە يعني وەکو خودی خۆی لە خودی خۆیان تاقی ئەکاتەوە، لە کەسوکار و ژن و خێزان و ماڵ و مناڵیان تاقی ئەکاتەوە، لە دراوسێ و خزمەکانیان تاقی ئەکاتەوە. خوای تەعالا بەوەی جاری وا هەیە ئینسان مەشغوڵی ئەوان ئەبێ هەندێک کاروبارەکانی ئاینی هەیە، دیندارەتی هەیە، ئیهمالی تێ ئەکا بەهۆی مەشغوڵبوونی بەوانەوە، یا حەقەکانیان بە جوانی ئەنجام نادا وەکو پێویست، یان جاری وهەیە لەوانەیە زوڵمیان لێ بکە، مافێکیان بخوات. جا ئەو تاوانانە هەموو خوای تەعالا بەهۆی کردەوە چاکەکانەوە ئەیسڕێتەوە. یەکێک لەو کردەوە چاکانەی کە تاوانەکانی ئینسان ئەسڕێتەوە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ڕۆژووە، کەوابوو ڕۆژوو تاوانە خراپەکانی ئینسان ئەسڕێتەوە. هەروەها ڕۆژوو خۆشەویستەکانم لە ڕۆژووە هەر سێ جۆرەکەی سەبر کۆ ئەبێتەوە. لە ڕۆژووە، لە ناو ڕۆژووە هەر سێ جۆرەکەی سەبر کۆ ئەبێتەوە. سێ جۆری هەیە سەبر: سەبر لەسەر تاعەت، سەبر لەسەر مەعسیەت، سەبرگرتن لەسەر قەدەر و موسیبەتەکان. سەبرگرتن لەسەر تاعەت لە ڕۆژووە کە تۆ ڕۆژوو ئەگری، نوێژەکەی، قورئان ئەخوێنی، ئەمە لە ڕاستیە سەبری ئەوێ. یعنی ئاسان نییە تۆ 14-15 سعات، جاری وا هەیە لە هەندێک وڵات ئەگاتە نزیکەی 20 سعات تۆ خۆت ئەگریتەوە لە ئاو خواردن، یعنی لە خواردنەوە بەگشتی، لە خواردن و هەروەها لە شەهوەتی حەڵاڵ. ئەو خۆگرتنەوە بەڕاستی لەسەر سەبرە لەسەر تاعەت. هەروەها سەبر لەسەر مەعسیەت. تۆ لە کاتی بەڕۆژوو بوونتە زۆرێک لە مەعاسیەکان و لە تاوانەکان ئەنجام نادەی، غەیبەت ناکەی، یعنی زمانی خۆتە پارێزی لە هەموو گوناحەکانی تاوانەکانی زمان و کردەوەکانی شت، لە جەسەد ئەپارێزی لە کردەوە خراپەکان. ئەوش خۆی بۆ خۆی سەبرە. و هەروەها لە کاتی ڕۆژووگرتنیشە ئینسان ڕۆژوو ئیبتیلایە بە برسێتی، بە تیونێتی، بە هەندێک ناڕەحەتی تر، ئەوش خۆی بۆ خۆی سەبرگرتنە لەسەر ئەقدار. کەوابوو ڕۆژوو فێر تەکات سەبر بگری بە هەر سێ جۆرەکەی. وخوای تەعالایش لە قورئانە ئەفەرمێ: إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. بەڕاستی ئەو کەسانی ئارام ئەگرن خوای پەروەردگار پاداشتیان ئەداتەوە بە بێ حیساب. لە سوورەتی زومەرە ئایەتی 10. هەروەها ڕۆژوو سەبەبێکە و هۆکارێکە بۆ ئەوەی ئینسان بڕاتە بەهەشتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: بەهەشت یەکێک لە دەرگاکانی ناوی ئەڕەیانە، لەوێوە لەو ئەڕەیانەوە ڕۆژوان ئەچنە ژوورەوە. کاتی ڕۆژوان تەواو ئەبن هەمویان ئەچنە ژوورەوە، ئیتر دەرگاکەدا ئەخرێ لە غەیری ئەوان کەسی تر لەو دەرگایەوە ناچێتە ژوورەوە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم. حەدیثەکە ئیمامی بوخاری و ئیمامی مسلم ئەیگەڕنەوە.
هەروەها ڕۆژوو یەکێک لەو کردارانەیە کە خوای تەعالا وعدی گەورەی پێداوە، وعدی لێبوردن و پاداشتی گەورەی پێداوە. خوای تەعالا لە سوورەتی ئەحزاب ئاەتی 35 ئەفەرمێ إن المسلمين والمسلمات المؤمنين والمؤمنات القانتين والقانتات الصادقين والصادقات الصابرين والصابرات حتى أقات أبيك خوي تعالى فرمي والصائمين والصائمات لأخيرا خوي تعالى فرمي أعد الله لهم مغفرة وأجرا عظيما. أو صفاتانيك لو آية باس كراوة كيك لصفات كان باسي ڕۆژوانی پیاوان و ڕۆژوانی ئافرەتان ئەکا خوای تەعالا ئەفەرمێ چیمان بۆیان ئامادە کردووە؟ لێبوردەیی خوایی و پاداشت و ئەجرێکی زۆر زۆر گەورە لەلایەن خوای پەروەردگارەوە. هەروەها ڕۆژوان دوو خۆشی بۆ هەیە، پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم، خۆشویە کاتێ بەربانگ ئەکاتەوە و خۆشیەکیش کاتێک ئەگاتەوە لای خوای پەروەردگار، ئەگاتە لیقای خوای پەروەردگار. بەڕاستی ئەو کەسانەی کە بڕۆژون و ئەگەنە لقای خوای پەروەردگار زۆر زۆر دڵخۆشن. و هەروەها ئەو کاتێکی کە بەربانگ ئەکەیتەوە یا ئەو کاتەی کە ڕەمەزان تەواو ئەبێ و جەژن ئەگێڕی ڕۆژی جەژن، ئەوانە زۆر زۆر دڵخۆشن. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم، حەدیثەکە ئیمامی بوخاری مسلم ئەیگێڕنەوە. و بۆندەمی ڕۆژوان لای خوای پەروەردگار لە ریحی یان لە بۆنی میسک خۆشترە. میسک کە بۆنێکی زۆر زۆر خۆشە لە بەهەشتا، یەکێکە لە بۆنە زۆر خۆشەکان یان ئەتوانی بڵێ خۆشترین بۆنە لە بەهەشتا بۆندەمی ڕۆژوان. طبعا بۆندەمی ڕۆژوان تامی بۆنی دەمی ڕۆژوان ئەگۆڕێ لە بەرەوەی نانی خواردووە چەند سەعاتێکی زۆر لە ڕۆژا بە ڕۆژووە و نانی نەخواردووە و ئاوی نەخواردوەوە، بۆنی دەمی دێ لای خوای پەروەردگار. ئەوەندە خوای تەعالا ڕۆژوانی خۆشەوێ، بۆنی دەمیشی لە لای خوا لە میسک خۆشترە، وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لەو حەدیثەی کە ئیمامی بوخاری و ئیمامی مسلم ئەیگێڕنەوە. ڕۆژوان دوعای قبوڵە لای خوای پەروەردگار. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ثلاث دعوات مستجابات، سێ دوعا هەیە لای خوای تەعالا وەرگیراوە. یەکێک لەوانە دوعای ڕۆژوانە، یەکێکی تر دوعای ستەم لێکراوە، یەکێکی تر دوعای مسافر و ڕێبوارە. کەوابوو ڕۆژوان دوعای قبوڵە لای خوای پەروەردگار. و حەدیثەکە ئیمامی بەیهەقی و ئیمامی تەبەرانی ئەیگێڕنەوە و شێخ ئەلبانیش ئەفەرمێ حەدیثێکی صەحیحە. ڕۆژوان دڵی پاک ئەبێتەوە، ئەو کەسەی ڕۆژوو بگرێ بەڕاستی بۆ خوای پەروەردگار دڵی پاک ئەبێتەوە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لەو حەدیثەی کە ئیمامی عەلی لە پێغەمبەرەوە ئەیگێڕێتەوە و ئیمامی ئەحمەد و ئیمامی بەیهەقی و بەزار تەخریجیان کردو و شێخ ئەلبانی فەرمێ صەحیحە. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی صوم شهر الصبر وثلاثة أيام من كل شهر يذهبن بوحر الصدر. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک مانگی ڕەمەزان کە مانگی سەبرە، مانگی ئارامگرتنە، بە ڕۆژوو بێ و سێ ڕۆژیش لە هەموو مانگێکە بگرێ، ئەوە دڵی ئینسان پاکەکاتەوە، وەحەری سەدر نایە لێ، دڵی ئینسانەکان پاکەکاتەوە. وەحەری سەدر یعنی غیل و حقد و پیسی و فێڵ و وەسوەسەی شەیتان کە لە ناو دڵی ئینسانایە ئینشاء الله نامێنێ و ئەڕوا. هەر کەسێ ئەگەر مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ و سێ ڕۆژیش لە هەر مانگێکا بە ڕۆژوو بێ. هەروەها خوای تەعالا کەفارەتە گەورەکانی خستۆتە، یعنی ئەو کەفارەتانەی کە لە شەریعەتی ئیسلامە هەیە بە ڕۆژوو خوای تەعالا دایناوە. یعنی یەکێک لە کەفارەتەکانی بە ڕۆژووگرتنە. بۆ نمونە کەفارەتی فدیە حەج، خوای تەعالا فەرمێ فەفیدیەة من صیام ئەو صەدەقە، فدیە بدەن یان بە ڕۆژوو یان بە سەدەقەکردن. هەروەها لەبارەی حەجەوە خوای تەعالا فەرمێ فەمەن لەم یەجید فەصیام، ئەو کەسانەی کە هەدیان نییە تەمەتوعەکەن و هەدیان نییە لە حەجە، خوای تەعالا ئەفەرمێ ئەگەر هەدیان دەست نەکەوت فەصیام ثلاثة أيام في الحج، با سێ ڕۆژ ڕۆژوو بگرن لە حەج، وسبعة إذا رجعتم تلك عشرة كاملة. ئەفەرمێ حەوت ڕۆژیش کاتی ئەگەڕێنەوە بۆ ماڵی خۆتان کە ئەکاتە 10 ڕۆژ بە هەموویەوە. کەفارەتی کوشتنی هەڵە، کاتێک کوشتنێکی هەڵە لە دەست دەرئەچێ کەسێک بە هەڵە ئەکوژی، کەفارەتی هەیە. یەکێک لە کەفارەتەکەی ئەوەیە کە
خوای تعالی فەرمێ فەمەن لەم یەجید فەصیام شەهرەینی متتابعین ئەگەر کەسێک عەبدی دەست نەکەوت ئازادی کە ئەوە با 2 مانگ بەسەریەکەوە بە ڕۆژوو بێ. سورەتی نیسا ئایەتی 92. هەروەها کەفارەتی سوێن خواردنیش یەکێک لە کەفارەتەکانی ئەوەیە کە خوای تعالی لە سورەتی مائیدە باسیەکە ئایەتی 89 کە ئەفەرمێ فەمەن لەم یەجید فەصیام 3 ئەیام. هەر کەسێک ئەگەر دەستی نەکەوت ئەوانە بکات هەندێکە فشتی تری داناوە خوای تعالی ئەگەر ئەوانەی دەست نەکەوت با 3 ڕۆژ ڕۆژوو بگرێ، با 3 ڕۆژ ڕۆژوو بگرێ. کەوا بوو کەفارەتەکانیش خوای تعالی بە ڕۆژوو دایناوە لەبەر گەورەی ڕۆژوو، لەبەر گەورەی ئەم عیبادەتە کە ئەبێتە مای کەفارەت یعنی چی؟ یعنی سڕینەوەی تاوانەکان. خوای پەروەردگار بخواتە ناوە جوانەکانی خۆی ڕۆژوو طاعەت و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکە. ئامین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.